بۆ کاک ئیبراهیمی مامۆستا نیشتیمان هەموو پێشکەشە بە جەنابت کاک ئیبراهیمی عەزیز دا گەورە و خۆشەویستم. بۆ کاک ئیبراهیم پێشەش بە کاک ئیبراهیم کوێراییمدایە گەر غەیری تۆم لە نەزەر بێ کوێراییمدایە گەر غەیری تۆم لە نەزەر بێ کە چاو لە خەیری تۆ کەم یاخوا و چاوم دەربێ ئەی دڵا ئامادە با دەبێ خوێنە دەردەربێ یادەکانت نۆش دەکەم مەگەر پیاڵەی زەهر بێ عشقت بە کۆڵدا دەدەم هەمووی دەرد و کەسەر بێ ئاخۆ دەبێ شەوانە دەستی چێت لە کەمەر بێ قەت نەمدەزانی دڵت ئاوا سارد و سەقەر بێ بڵێی ڕۆژێک لە ڕۆژان ویژدانی بەخەبەر بێ ئەوەی تۆ لە من دەکا ئاگر لە ماڵی بەر بێ لە خزمەت کاک ئیبراهیم هەزار سڵاوی لێبێ دانیشتنی جەنابیانە ئیشەڵا ئیشەڵا ئەوەی کە لە دڵێتی ئیشەڵا گە بۆی دەبێ ئەوەی کە لە دڵێتی ئی بۆ گیانم بۆی دەبێ. لەگەڵ ڕۆشتنی تۆدا خۆشی لە من دەبڕاون لەگەڵ ڕۆشتنی تۆدا خۆشی لە من دەبڕاون هەموو خەفەتی دنیا بە نێوی من کراون بەندی جەرگ و دڵانم لە تاوی تۆ بساون ئەوەندە بۆت گریاوم چاوانم لە دەستداون هەموو ڕەشیان پۆشیوە و شعرانەی نووسراون شین دەکەم بۆ گۆرانیەی بۆ باڵای تۆ گوتراون ئاواتانم بەبێ تۆ حەبسیە بەدکراون باش دەزانم نایەوە ئەم خەیاڵانە خاون بیستومە بەدەستی خۆت نامەکانم دڕاون وەرەوە بهێنەدی ئاواتی بەجێماون ئیبراهیم ئی بۆی مامۆستا نیشتیمان ئەزانم کوڕی پیاونە. شێتی کردم دڵتەنگیم بۆ هەواڵێکت نایە دوای تۆ ڕۆژ نابێتەوە دوای تۆ خۆرم هەڵایە هەموو ئەو دوو کەوتنە دابڕانی لە دوایە لەلای من بەخێو دەبێ ئەوەی خەمی دنیایە لەو ڕۆژەی نەمبینیوی کاری من سکاڵایە دڵی من نیشتیمانە بەژنداری ئاڵایە وەفای خۆت بسەلمێنە لەم دنیا بێ وەفایە ژیانی من بەبێ تۆ دارێکی بێگەڵایە بەخوایی بۆ بەبێ تۆ دارێکی بێگەڵایە هەر لە لای تۆ چا دەبێ ئەو دڵەی بێ هیوایە تۆ هەر کاتێ بێیتەوە دەرگای دڵم واڵایە ئیبراهیم مامۆستا نیشتیمان عەلیت لە خزمەتدایە لە خزمەت ئیبراهیمە هەتا دنیا دنیایە لە خزمەتیدا هەمە سرم بۆی دەڕێدایە ئیشەڵا ئیشەڵا داوامە لە خوای گەورە داوامە لەو خودایە دەگا بەو کەسەی ئی بۆ کە لە ناو دڵیدایە دەگا بەو کەسەی ئی بۆ کە لە ناو دڵیدایە.
ڕۆیی بۆ چەند ساڵێ هەواڵێکم لێت نییە وا ڕۆیی بۆ چەند ساڵێ شێتی کردم بێ تۆیی بۆ نانێری هەواڵێ نازانم بە شوێن و ژێر هیچ کەس ڕاستیم پێ ناڵێ لە دین وەرگەڕام هێندەی بخوێنم دووعا و فاڵێ خەیاڵی تۆ زۆر شەوان خەوم نێڵ دەماڵێ کوێر بووما وەکو یعقوب عەزیزم کەوتە چاڵێ کوێر بووما وەکو یعقوب عەزیزم کەوتە چاڵێ کوێر بووما وەکو یعقوب عەزیزم کەوتە چاڵێ دڵم بە کەس خۆش نییە نیمە یار و هەواڵێ تاقەتی کەسم نییە قسە ناکەم وەک لاڵێ لێم گەڕێن با تێر بگرین بۆم بێنن دەسماڵێ شەوم لێ درێژ بوونا لەگەڵ فکر و خەیاڵێ لە شانی کاگی برایم هیوادارم نەناڵێ ئەوە باشی بۆ دەڵێم هیچ تەمەنێک نەناڵێ قەلیان کێشی سیگار لەگەڵ مەشروبە تیلەقسان قەلیان کێشی سیگار لەگەڵ مەشروبە پێمت پێی بڵێ بە بابت سەگ بابا بڕۆ دەبە پێی بڵێ خۆی تڕامە دۆڵێ و محتادەواش تا حەبە پێی بڵێ خۆی تڕامە دۆڵێ و محتادەواش تا حەبە